بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان وخوش شويستان أم كاتتان باش خوش حالم بويك من وستاومو لخزمت ايوي برز وخوش شويزدام لبرنامجتان برنامج دوانجي خلق أو برنامج كايوه دتوانن بأرزوي خوتان راو سرنجي خوتان درب بران باسو بابەتی ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بەوەی کە بۆچی هیچ ڕێو شوێنێک ناگیرێتە بەر لە بەرامبەر ئەو کەسانەی کە سوکایەتی بە ئیسلام دەکەن، سوکایەتی بە ڕەمزەکانی ئیسلام دەکەن و هەر چۆنێک بۆیان بگونجێ بە ئارەزوی خۆیان بێڕێزی بەرامبەر بە ئیسلام دەکەن. بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی کە دەبینین بە پێی دەستور بە پێی یاسا تەنانەت نابێ هیچ یاسایەکیش دەربچێت دژی ئیسلام، چ جای ئەوەی کە کەسانێک بتوانن بێڕێزی بەرامبەر بە ئیسلام بکەن. دەبینین ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کۆڕکۆبنەوەکان کەسێک بە ناوی سیاسی، کەسێک بە ناوی ڕۆشنبیر، کەسێک بە ناوی شاعیر، کەسێک بە ناوی نازانم چالاکی بواری مەدەنی و نازانم، یعنی بەڕاستی خەڵکانێکی دۆڕاو، خەڵکانێکی هیچ لەبار نەبوو، خەڵکانێک کە بەڕاستی هیچ پێگە و هیچ بەها و هیچ نرخێکیان نییە، دێن بە قسەوتن بە ئیسلام خۆیان لە ساحەکە بەدەردەخەن، هەرچەندە لەلایەن تەواوی خەڵکی دیندار و ڕێزدار و خەڵکی بە شەرەفی کوردستان ئەمانە قێزەونن، ئەمانە بەڕاستی هیچ جێگای تەقدیر و ڕێز نین، بەڵام کە ئەوەی زۆر سەیرە بەلای منەوە، ئەوەی کە بەلای خەڵکی کوردستانەوە سەیرە، ئێمە لە هەرێمی کوردستان بە هەر چۆنێک بێ حکومەتێک هەیە و سەرۆکایەتێک هەیە و دوو حیزبی دەسەڵاتدار خۆیان بە موسڵمان دەزانن و وەزارەتێکی ئەوقافمان هەیە، یەکێتی زانایانمان هەیە. یعنی چۆن دەبێت داواکاری گشتی نێتە سەرخەت کاکە گیان تۆ کام سەرکردەی دوو دەسەڵاتداری ئەم کوردستانە رازین و قبول دەکەن کە کەسێک بێڕێزیان بەرامبەر بکە؟ ئێ باشە چۆن ئێوە رازینین کە سەرکردەکانی ئێوە بێڕێزیان پێ بکرێ؟ دەیخۆ ئەولاترە کە ئێوەش و ئێمەش و هەمووی کەس قبول نەکە بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەری ئەم میلەتە بکرێ صلی الله عليه وسلم، بە ئاینی ئەم میلەتە بکرێ، یعنی بە مقدساتی ئەم میلەتە بکرێ. بۆچی لەبەرچی؟ یعنی ئاوا بە ئاسانی بتوانن کە بێڕێزی بەرامبەر بە مقدساتی ئەم خەڵکە بکرێ. کاک هاوکارجان سلاوی خوارد لێبێ. کاک کاروانجان بەڵێ جان سپاس دەکەم، فەرموو. بەڵێ جان لەسەر کوڕەیە لەسەر زەمین هەتان دەقەی من و جەنابە قساکەین، هیچ بێڕێزیەک لە هیچ لایەنێک لە هیچ شوێنێکەوە قبوڵ نییە بەرامبەر بە هیچ دینێک بکرێ، نەک بەرامبەر بە هیچ کەسێک بە هیچ دینێک، حتا لە وڵاتی ئەو وڵاتانی کە عەلمانیشن هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بە دینێ بکا کە خوا ناردێتی بۆ خزمەت و بۆ جوانکاری و بۆ ڕۆشنکردنەوەی ژیانی مرۆڤایەتی. هەموو دینەکان کە خوا ناردێتی کە ڕەب العالەمین جەناب دەزانی ڕەبی هەموو ئەو عالەمەیە کە لەسەر کوڕی ئەرز دروستی کردووە بۆ جوانکاری بۆ خۆشەویستی بۆ بەرنامەدانانی ژیانە. جا بێڕێزیکردن مای شەرمەزاریە بۆ لەژێر سایی دەسەڵاتێک کە ئێستا لەژێر سایی دەسەڵاتێک ئەمە کەمپیتێ لە دوو حیزبی حکومڕان کە کەسێک هاتووە بێڕێزی بە ئاینی ئیسلامەکە، هیچ لێپرسینەوە و لێکۆڕینەوە و لێ پیسینەوەی لێ ناکرێ لە بەردەم ڕای گشتیە لە بەرامبەر میدیاکانە کە بڵێ ئەم کەسە بێڕێزی کردو بە ئاینی ئیسلام کە زەلامێکە نامێ ناوی زەلامەکە بەرەم ناوی زەلامەکە نایانین با بیێنن بانیکەن لە بەرچاوی هەموو عالەمە، لە بەرچاوی هەموو میدیاکانە بڵێ کاکەیان سەبەبی تۆ چییە بێڕێزیکردنێ بەرامبەر بە ئاینی ئیسلام؟ ئاینی ئیسلام چی کارێکی کردو بەرامبەر بە تۆ بۆی خەڵک لە بەرچاوی ڕوون مامۆستان ئەمە خۆ شتێکی زۆر ئاسانە، زۆر یعنی شتێکی زۆر گران نییە، شتێکی وا زۆر گران نییە
ككسك لسليماني بي لهودير بي لكركوك بي لبغاء بي لهش قضاء ناحية بي لكردستان سكاتي باشا وكو جنابه فرمو لك شيء كيا اجل من زنيو بيش سكتكاني كردم تشيء عم بكم برام ناوكي برام تشيء بكم اي نا هر شيء بناو سواني اخو اگر نشد كجن والد هذا كان ناي خود لبيركي هر واسدي لك بس ما ستة ولا كمان ما مصان ورجال با ستة ولا كمان سوي بيرزي بعيني كلامك عيني اسلام الهزار ورصاوة دروز هو بو اخواي قورا اخر كاخر بيغمرين بو مسلمانان كباسرين باسرين علامية بو بيغمرين كناي الرسول بو ناينا الرسول وقت بيغمرين اخر زمان بيغمري آخر زمان واتي في كوتا بيغمر بو أمتي إسلام أم بيغمرا بيامش الله قدوتها لا حديثك أفرميت سيأتي زمان على أمتي لا يبقى للإسلام إلا رسمه ولا يبقى للإيمان ولا يبقى للقرآن إلا حرفه يعني كومار السيوتوا كاكاروان جان دستكان تخش به اما دبينين لهمو دنيا رز لمقدساتي خلق دجيري اگر تنانت بقرينو لبو خودي قرآن لقرآن خواهي پروردگار ده فرمي تنانت ايوه مسلمانان جون بو دارو بردش مدن كخلچك دي پرستی هر کسيك لكردستان هر دينيچي هيا هر بوچونيچي آينيچي هيا بو خوي بلام تجاوز نكات سر من دار ده پرستی برد ده پرستی مروف ده پرستی آينيچي تايبتت هيا هر چي عرضي خوتا بلام ما في أود نية بي تجاوز بكي سر من وكو مسلمانك بي مقدساتي من ناشرين بكي بي قصة برمزكاني من بلاي بي يعني بون منالسا روجي رابردو كباز لو دكري يعني من نامي ناوي كسبينم بلام كسيشي سياسي دوراو دي دليتا وكو محمد ما بي ما هر هيرش مان دكريت السر داماو اويك هيرشي كردت سرتو بر لو بقاتا كنتو مزقوت الروخان كنيسي الروخان خلشي كورش اويك هيرشي كردت سرتو تروشي بيك وسوتان دوا ايوا خوتان دبي خوتان دغلا كنوا بابزانن ايوا تشينو تشينو وهروها بلغي بوني ايوا كتا استهن بلغي عدالتي اسلاما بلغي جوري اسلاما يعني ايوا تمشاي معابد كان خوتان بكن كهتا استاك لكردستان وجودي هي او دليلي اويكا اسلام هيت كاتيك نيستوا معبد كنيسه وشويني عباده كردنو نازانم او شانيك ايوا ديكن او اديانانيك لكردستان هنا اسلام هيت كاتيك نيستوا راستي ب او شتانيك لاي ايوا جرينغو بيروزا بيروخينيان تيچي بدا زا مجموعه دين بناوي كان لخويا ناو للايكو دروس كراون بناوي دين اول سر اسلام حساب نيه كاك بولا صلاة يخواد لبي صلاة يقال براي بريز لبينا ركان كاك بولا بالي كاك بولا جان بالي بپی یاسا بپی دستور بپی عرف بپی عادت بپی هموشتك اما دبي رز ليكتر بگرين اسلام كمان وافيري كردوين كرز لمقابل بگرين بالرزي برانبر بمقابل نكين بلام لهريم كردستان دبينين قسوتنيچي يك كومنت يك دير يعني شتيك اگر بسركردكان بوتري او دبي بجيري وازيد بدري وعقوبه بدري وبجي نازرم بلام لولا شوا دبيني زور باساني قصه بيغمبر دوتري باسلام دوتري بخوا دوتري او ازاديه نابي كزدنجان لقلبك اما يعني شي كاكن وري بريس بالي جان خواي قورا لسر قصاني دي كان شاهده بالي ولا كنالي قصه كاين سنجي خوي هي سباستان دك سواء قصه كان من دبا وريايو بوجدانوا داري من بوانا دلهم قصه بعينه كمان دلين ديان دلهم نزان زياترنا نزان زين تنادم اقل مسلمان زين نادا قالت تر كاغن وري بريس براستي زانايا كاني كرد وكو كل زاناني مسلماني كرد بوشاي كليني اويان نداوا او خلق نتوانا بيقوزنا او بسيارة جرنجكيا يعني ثغرة لنا دوكوانا بيدرين كلين لنا دوكوانا ثغرة كاك بولاجان بلي بابتي رخنا قرتن لزاناني لا رخنا كلين هرشنوا
نەیانتوانی بێ بۆ نمونە ئەوەی کە لە زەنابەت حاڵیم زانایانی ئیسلامی ئێستای سەردەمی ئێستا نەیانتوانی وەکو پێویست کام ئیسلامە بگەێنن یاخود بەڵام ئاگات لێبێ ئێمە دوجار ئەگە ئیسلام وەکو خۆشی نەگەیەندرێ یان کرچ و کاڵیتیابێ یان کەم و کوڕیتیابێ ئەوە بابەتێکە دەکرێت ڕەخنە بجیرێ دەکرێت پرسیار بکرێت دەکرێت ڕوونکردنەوە بدرێت بەڵام ناکرێت بێ تۆ لە ڕەسی ئەو ڕەمزە بدەیت نەزانە کە ئەوانەی کە قسە بە ئیسلام دەڵێن بۆ مسلمان دەڵێن بە هەڵ دینێکی تر دەڵێن نەزانە کەواتە چێ پێیان برێ خۆ بەقاڵێک ناچی کاکانوەر خۆ گۆشت فرۆشێک ناچی بۆ شوفێر ناچی ئەرچی چییە بۆ باڕوونی کەمۆچکە لە ڕووی فەلسەفەوە ئێمە بە تایبەتی ئێمە چکە ئێمە میلەتی کوردستانازی دووجار بە خۆمانەوە دەکەین لەبەر ئەوەی تاکە نەتەوەی ئیسلامان بۆ بەرژەوەندی خۆمان بەکار نهێناوە کەواتە ڕازگۆین لە مسلمان بوونمانە ڕازگۆین بەڵام ئێرەدا شتێک هەیە دەبێت لایەنەکانی ئەو بۆ ئەوانە ئەو سوکایەتە دەکەنیان ئەو قسە ناشیاوانە بە مسلمان دەڵێ ئایا ئێمە ئەگەر بگەڕێنەوە کاگەنۆر زۆر بەڕاشکاوی چەند ساڵێک لەوانەشە هەندێک کەسدان پێیان سەیر بێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە چوار مەذهەبەکەی ئیسلام چوار مەذهەبەکە بەڕێزت دەزانی زۆر کەلێنی تێدایە کوردی مسلمان ئەوە دەبێت ڕۆن ببێتەوە کوردی مسلمانیە نمونە دێنەوە بە بەڕێزت کوردی مسلمان لەو کوردستانەی خۆمان بیمان سەدام بە ناوی قورئان و بە ناوی خوا منداڵی شەژمانجی لە باوەشی دایکی بوو خستە زندە بەسا پرسیارەکەوەی ئایا ئیسلام وا دەڵێ یا سەدام وا دەڵێ بێگومان سەدام وا ئەتوار بدا فەلسەفەکە لێرە ئەمە یەک لامان یەک نمونەی تر بۆ بەڕێزت بڵێ یەکێتی زانایانی کوردستان خۆمان بەندە داوامان لێ کردووە هەڵوێستان چیە دەربارەی ئەوانەی کە خاچی باو باپیرا بە شەرع بە یاسا بە دین کە دێن داگیری دەکەن بە ناوی چی بە ناوی ئیسلام گوتمان یەک بتووە یەک بەیان بدەن کاکە بێتەن دەبن ئایا ڕەتفعلی ئەو کەسەی کە حاجیە باو باپیریش حاجی بووە خاکەکەی داگیر دەکرێت بە بەس چاوی مەرزەحێک هەبێ فتێک نەبێت تەنا بۆ چێ ببا کاکە ڕەتفعلی دەبێت کەواتە ڕۆڵی ئاینی کورد بەڕای بەندا ئەو کە لە کورد و کە تاکە ملەت تەپابەت لە ئیسلام ئەوە ڕەگەزپەرستی نییە و ڕابردوومان شایەدا هاوکاری ملەتی لێ قەومانمان شاهیدە بەڵام پێویستە ملەتی کورد وەزانایانی بەڕێز ئێمەش ببینە خاوەنی مەذهەبی خۆمان لا سەیر نەبێت چونکە مەذهەبەکان لە قورئان باس نەکراوە لە فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ باس نەکراوە ئەو چێشانە ئەو تەخەراتانە تەنها بە مەرجەحێک دروست دەبێ ئەو نمونانەی باسمان کرد تێیدا وەڵام بێت تێیان بگەێنرێ یەزیدیەکان بەڕێزەکان ئایا کوردێکی موسڵمان هانی داعشی داوە واتان لێ بکە وڵا ببیرهێنانەوە لە بۆ جەنابەت کاک پۆڵا لە بۆ ئەوانەی کە یاخود ئەو شخصی کە بە ناوی ئێزدی بە هەر ناوێک دەبێت سوکایەتی بە ئیسلام و پێغەمبەرستان دەکات بمورە طبعا لەو کاتێک کە لە 2014 لە 3 داعش چووە شنگال دوجار ئەلێرە ئیسلامیەکانی کوردستان دەیان بار هەڵگریان لە پێداویستی و لە ژلومەرگ بەرگ و لە هەرچی پێویستە بۆ ئەوانەی کە ئاوارە بوون لە شنگال بۆمان بردن يعني والله بأغانيه والله دزاني بلام او دوراوه استا ديو بو نوعي خوي بنتو صحكي دواش تبرم پیغمبر درودی خوای لسر به درودی خوای لسر به لحظه الوداع فرموي الا اخبركم بالمؤمن المؤمن من امنه الناس على اموالهم وانفسهم لسان هرلي فرموي المسلم من سلم الناس من لسانه ويده يعني اوي مسلمان بي لدست زماني المسلم من سلم المسلمون من لسانه ويده حديث شي طبعا بلا بزاين شو كوات اما كاكن او قرنجه بولا يشتي زانا يعني كردستان دنيا بأي مش نمينين نو كان دهاتوش او فتوازي او سكاتنا بأي مقبول بكين ارشي ويا مرضعيتي كردي اسلامي مذهبيتي كردي اسلامي هيش جناحيه شرعيه والله كاك والله اما بصراحه يدبلم اما هيج اشكال من لبابتي فقهي لبابتي مذهب كان نيت ما براسي بيدبلم امانه كاك امانه كاك والله بون من وكوتسه دائسة مرجعي سنة نمر لأسهاب نلا قطر نجا السعودية دائسة فتوايا كان ندى وخاب داجي كردين وجنو مدالي كود حرام رحمة دمردي كاك بولا بس ما خصمتكم هنزاوسي كاك بولا
53 وڵاتی بەناو ئیسلامی هەیە غەزە لە بەرچاوی هەر هەمویان وێران دەکرێت نوقەیان لێوەنایە ئەتو دەتەوێت مەرجعی خۆمان بابەتە چکێ بەڵام لێرەدا استقلالمان دەکەن دڵێن کاکە مادەم کەس وا لەسەر ئێوە بە جواب نایێ ئەوان سەغرەکە استقلال دەکەن سەغرا کەواتە دەبێت نەک برایەت یەکان تیان بگەیەندرێ ئەسان پیرۆزەی ئێمە باوەڕمان پێهێناوە بەسەپاسەد ڕاستگۆین لەگەڵی پابەندین بەو ئاەتەی خوای گەورە فەرموویەتی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین کەواتە ئەمە ڕەحمەت بوو وەسپێتیان بگەینی کاکە زۆر چاک دەزانن بڕوا بکە لە من و تو باشتر دەزانن یعریفونەه مەرزەح دەبی بڕیار بدە کاکە تۆ دەوڵەت ئەو دەوڵەتە ئەو هەرێمی کوردستانە دەبێ بە مانای کەلیمە ڕێگەنەدا بە هیچ زۆرێ لە زۆرەکان سوکایەتی بە ئیسلام بکرێ داواکاری گشتی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت هەردوو حزبی دەسەڵاتدار ئەگە خۆیان بە خاوەنی ئەو خەڵکە دەزانن لە کوردستان و پێیان وایە کە خەڵکی کوردستان زۆرینە مسلمانە نابێت ڕێگە بدەن سوکایەتی بە ئیسلام لە ڕووی یاسایی و عەشانە تەواو لە ڕووی یاسایی ئەی لە ڕووی ئەخلاقی ئەی لە ڕووی عورفی ئەی لە ڕووی کۆمەڵایەتی ئەی لە ڕووی سیاسی هەمووی دەبی مەرجعێکی کوردی مەسئولێکی کوردی نەبی حاڵمان ئەو حاڵە دەبی دەستەکان خۆشکاک وڵا زۆر سپاس ئازی جێب دەبرات زۆر ئاساییە مەرجعەکە دەست پێ بکە بە ئایەتێکی قورئانی پیرۆز وما ئەرسەلناکە ڕەحمەتەن وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەدەبزانە ڕەتی کاڵان و کوشتن و بڕۆ دەدەینەوە و دەینەوە سەد فەرموودەکەی پێغەمبەریش المؤمن من آمنه الناس على أموالهم وأنفسهم کەواتە ئێمە ئەو کوردە مسلمانە پاکەین ئەو پاکەین نەک وەکو سەدام بەناوی خوا و بەناوی ئەنفال ئەوە بابەتە چکەیە سەدام و ئەمثالی سەدام ئەوانە ئیسلامیان بەکار هینا هەم بە دوو هەدەف یەک ناشرینکردنی ئیسلام دوو لێدانی خەڵکێک ئەوە هیچ مەزدەرێک نییە کاکە مەزدەر هەیە بۆ نیە مەزدەر هەیە مەسادر مەزدەر نییە مەرجع سنەوە ناڵێ مەرجع سنەوە ناڵێ کامەرجع ئەستا ئەم پێ دەڵێم کامەرجع دەستەکانت خۆشکاک پۆڵا عەبدوڵڵا دەچێت دەستەکانت خۆشکاک پۆڵا گیان زۆر سپاس چوار قوڕنە کاک عەبدوڵڵا گیان ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی سپاست دەکەم کاک عەبدوڵڵا ئیسلام فێری کردوین کە ئێمە ڕێز لە خەڵک بگرین کە خەڵکانێک لە غەیری ئیسلام داردەپەرستن بەردەپەرستن ئێمە حەقمان بەسەریانیان نەبێ بەڵام بۆچی ئەوان لە کوردستان هەریەکە و ڕۆژێک و هەریەکە و بەناوێک بێڕێزی بە مقەدەساتی ئەم خەڵکە بە ئیسلام بە ئاینی ئەم خەڵکە دەکەن بەڵێ گیان وعلیکم السلام کە عەبدوڵڵا گەر ئەوانەی نزیکتن تۆزێک بێدەنجیان کەی و تەلەڤیزۆنەکەت کەسکەی مەمنون دەبم فەرموو قسەی خۆت بەڵێ گیان بەڵێ فەرموو سپاس دەکەم زۆر بەڕێزی فەرموو جارجارم شەم دیوە بەڵێ عاسمان دەوەڕی زۆر جارم دیوە سواتە دیوە بەڵێ عاسمان دەوەڕی بەس ئەوەکە پیاوە خۆ دەزانی چێ وای لێکردووە نەی بۆ ناسەزیگان ئەوانەی ئەوانە دەورە شایکێ ئەوانە ئەدیارن والله أمريكينا بريطانينا والله أفغانينا والله حزب بحثية والله يوم لا تسمية أواني والك ذا إسلام دوري والله إسلام لك الله بشع والحال بقول لك أنا وإسلام السلام بريء يا نبي عمري أو جماعة بالإسلام أو بخطي بإسلام دوري أو سياوة أنا أقول حاجة سياوة أو تعامل إنسان أو بريطانيا أو أفغانيا كان أو حزب بحثي أو شاب تسمو هذا كل تجمل دەستەکانت خۆشکە عەبدوڵڵا گیان کاک ئاڵان سلێمانی سڵاوی خوات لێ بێم کاتت باش ئەلۆ بەڵێ کاک ئاڵان ئەو کاتت باش کاگەنێ سەلامەت بی کاک ئاڵان بۆچی قسە بە ئیسلام بووکترێ ئازادیە بەڵام ئەگەر قسە بە سەرکردەیەک بدرێ لە کوردستان ئەوە دەبێت ستە سزن کاگەن وەرجان دەست خۆشی لێ دەکەم بۆ تەوەکەی جەنابێت بەس پێم خۆشە پێشتر ڕوونکردنەوەیەک و پێشنیار دەکەم لە بۆ جەنابێت بەڕاستی زۆر جاری وا هەیەوە خەڵکانە
بناو إسلام وقتان لك أن آياتك دزان بخرين ولا حديث الشان لبرا جا داوای دانانی مذهبی کوردیش دەکرێت وە دەزانی مەذهب دانان شتێکی ئاوا بەلاشە کاک ئەنوەرجان بۆیە کات دەکەم هەوڵدا لەو درێژ زۆر درێژکردنەوەانە کۆنتڕۆڵی بەرنامەکە بکە بەرەو ئێمەشەوە 8 دقەی ڕێک بۆ من ڕاوەستا بووم. سپاست دەکەم قوربانم. کاک ئەنوەرجان من بە وتەی شاعیرێکی عەرەبی دەست بە وەڵامی تەوەرەکەی جەنابت دەکەمەوە کە دەڵێە يقاد للسجن فإن سب الملك وإن سب الإله فإن الناس أحرار. کوردەکەی بەو شێوەیە دەفەرمی ئەگەر زنێ و بە مەلیک بدرێتن ئەوا پەلکێشی دەکەن لە بۆ بەندیخانە بەڵام ئەگەر زنێ و بەخوا بدا والعیاذ بالله ئاوا لە وەڵامدا دەڵێن خەڵک ئازادە و بیرروڕە ئازادە. کاکە ئەنوەرجان ئەوە تعبیر لە دەسەڵاتی ئەو ناوچەیە دەکات جا لە هەر شوێنێک بیتن تعبیر لەوە دەکات کە ئەو دەسەڵاتە ئایا تا چ ڕادەیەک پابەندە بە شەعائیرەکانی دینەوە تا چەند ڕێز لە ئاینی نەتەوەکەی دەگرێت. شەرت نییە ینی ئەو دینە ئیسلامیش بیتن زۆر ئەمە لەخوا زیادی ینی لە قەزەی خوددا لەگەر زۆر لە دینەکانی پێشەخۆمان متتەفقین بەڵام لە دوای خداوە کە پێغەمبەرە پیرۆزەکان و نازدارەکانن کە کتوبە نازدارەکانن بەڵام ئینسانی ئیماندار نارێ مسلمان ئینسانی ئیماندار هەر هەمووی بە هەموو ئەدیانەکانەوە دەبێت لە یەک خاڵ هەمووی متتەفق نابێ سوکاتی بە هیچ شێوەیەک بە ئاین و پیرۆزیات بکرێتن. ئەگەر ببووری ئەگەر کاتە تەواو بچکە لە شنگال بەڕێزێکم لەگەڵا باشە سپاس دەکەم ئەو بابەتانە زۆر وەرنەجرێت هەر بە بێدەنجی وەڵام بدرێنەوە جوانترین وەڵامە دەستەکان خۆشبی قاسممان لەگەڵە لە شنگال کا قاسم فەرموو بەڵێ کا قاسم ئەم کاتت باش برای بەڕێز ئەم کاتت باش بە قوربان سڵاو و ڕێز خۆشیتان لێکم بۆم بەرنامە جوانە سپاس بۆ بەڕێزت. بەڕاستی هەمومان میگرانن کاتێک هەر پێشەکارێک بکرێت بەرامبەر بە هەر ئاینێک بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلام چونکە لە کاتێک کە خەڵکی شنگار ئاوارە بوو مزگەوت بۆیان چۆڵکران خەڵک خانۆی خۆی بۆ چۆڵ کرد ئێمە ئەمە لە بیرمان ناچێت زۆر مەمنونتانی و مەمنونی هەموو خەڵکی کوردستان بەڵام ئێمەش داواکارن لێ بە تایبەت لە کۆمەلی دادگەری کە سکالان نووسیوە لە دادگای هەرێمی کوردستان ئەگەر کادر و کارمەندیان هەبێ لە شارەکانی دیکەی عراق وەکو مۆسڵ و ئەم شوێنانی دیکە لەو شوێنانش سکالا لەسەر تۆمار بکرێ هەر کەسێک بی بەڵام ئەمەی کە ئێستا کراوە دەمانەوەی بەڕێستان ئاوا پیشانی بزن تەنانەت کەسێک ئەمەی کردوێتی نەک خەڵکەکە هەموو خەڵکە بینم ڕۆژانە خەڵک زۆر نیگرانە خەڵک بەڕاستی ئەوەی کە کراوە ئێمەشی بریندار کردووە. نانەکە قاسم ئەمە بە سەراحەت ئێمە کە ئێزدیەک بێ ئەدەبیەک دەکا مانایوەنی هەموو ئێزدی وایان کردووە کە مەسیحیەک بێ ئەدەبیەک دەکا مانایوەنی کە هەموو مەسیحیەتەکە تەنانەت ئەگەر مسلمانێکیش بێ ئەدەبیەک بکاتن و بێ ڕێزیەک بکە بەرامبەر بە خەڵک مانای ئەوەنە کە ئیسلام کردووە ینی ئەوە بابەتێکە لەگەڵتم ڕاست دەکەیت. بەڵام پێویستە زانێت چی بکرێ ینی ئێوە پەرلەمانتار هەیە ئێوەش ئەگەر لەم خۆڵی پەرلەمانی کوردستانش پرۆژەیە ئاسایەک هەبێت یعنی سزایەکی تند هەبێت بۆ کەسانەیە بۆیە دووبارە نەکرێتەوە شتی ئاوا یعنی ئەوە 4 ڕۆژ ڕۆژە خەڵک تەنها خەریکی ئەمە خەڵک بەمەوە مەشغوڵ بووە دەستەکانت خۆش بێ یعنی وای لێ هاتووە خەریکە پەیوەندی کۆمەڵایەتی تێکەچی قسەی کەسێک ئەنجاگەر ئەو کەسە بە پەلە سزا بدرێ خەڵکی دیکەش بێدەنگە بی دەستەکانت خۆش زۆر ڕاستە بەڕاستی ئەمەی کە کراوە ئەو کەسەکە کردێتی خۆی بەدپرسیارە بێگومان وەسپاسی بە ڕێستانەکە دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ تۆ کاک ئەمین لە سەی سادق سڵاوی خوات لێبێم کاتت باش. السلام عليكم. السلام ورحمة الله. والله بەڵێ گیان کاکەنۆ لەبارەی تەوەرەکەتەوە ئەم دەسەڵاتەکە حکومڕانی ئەمەکە یعنی بە حەجی ئەوان وای حەجیانەکە هەر هەموو ئەم خەڵکە مەسیحی بێ بۆ ئەوەی بەدڵی ئەوروپا و ئەمریکا هەڵسکەوت کۆن و فڕۆنەکە يعني بتعقدم بقول زوري مسلمان ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. والله اگر هموشمان
يعني اگر يعني رازي نابن حتى هر هما دبي بيان يهوديان بيدن بمسيحي او جار دي ما رازي نابن راسه طلع حد قبل زاني اوانيه ما عمرانيه ما كان وكو قريشغاني مكه بعض بيج اديانيه بس هي بدا صلاته عرفه اما لا يعني براسي من كمنا كما قلت لك من غلادي شلون بشواني امريكا خلقي دعم تصادوا اليوم مسلمان تصادوا كاد تشوفوا هندسه امريكا يريد ان يجيبوا امريكا اما ان شاء الله كوان يعني هذا هو بشواني يعني تو سيري كلام ملاقا اجر خير بكري با كسي ناوداري خويا حاجات جوليه قرن هل او كوشن او ثاني زول اسايا بلانو للصلاه النبي ام خلق مسلمانا زول اسايا بلانو قصه بيغمر قوتري بدينا قدري هیچ کادانوی جامعه شتێک نییە کە زوی باەق بێ لەبەرەوە ئەمانە ئێمە تەمەنا ئەەکەین کە ڕۆژێک بێت وەکو ئۆسەرگی مەغادیشە کە پشتیوان بە ئەمریکا ئەوروپا بەسووە ئادێ تکتیان بۆ نەبەسن نەوەڕێنەوە ناناسی لەبەرەوە کێشەی ئەمانە کەنیا ئەوەیە لە دەسەڵاتدا بمێنەوە هیچ جوێن بەدین بێرێ نەیرێ هیچ گرفتێکیانە دیموکراتیکی درۆینان دامەژراندووە بۆ خەڵک بە درۆ ئەسڵ و ئەساسی نییە هیچ شتێک بەیانە مەقەدەر کورسی پارەکە نەبێ ئێوارە باشاگەنەوە خۆش بە قوربان ئێوارە باش زۆر سپاس اسمە سلێمانی کاک محەممەد سڵاوی خوات لێ بێم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باش كاتب جان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ والله برام ئەو بێ ئەدەبیەی کراوە زۆر شتێکی ناسینا بەڵام مسلمانان هیوادارین بە دنێ و سوکایەتی وەڵامیان نەدێنەوە چونکە دنێ و سوکایەتی لە مسلمانان ناوەشێتەوە هیوادارین بە دەستگرتن بە ئاینی ئیسلامەوە بە پابەندبوون بە نوێژە فەرزەکانەوە بە عیبادی ئافرەتانەوە بەوە پابەندیان بن دڵنیا بە دژمنان پێیان خۆشە ئێمە یعنی لە ڕووی ئەدەبەوە لە دینەکەمان دوورکەوینەوە کاک محەممەد بەڵێ کاریگەری و کاریزمایی و مەردایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە 1400 قسوور ساڵە کە ئێستاش یەکەم ناوە لە هەر هەموو جیهان والڕۆژانەش لە هەموو دنیا ئەشهد ئەن محەممەدن رسول الله لە بانگەکان و ئەشهد ئەن محەممەدن رسول الله لە نوێژەکان هەیە وجودی هەیە بۆیە باسی دەکرێت من تووکڕم هێنان ئەحمەدە و محەممەدە هەردوو کار محەممەد دڵنیا بە دەقی کەسم بێ هەمووی دەبێت ناوەکە ناوێ ئەوەندەم خۆش دەوێت بەڵام مەبەستەکەم ئەوەیە کابرا لە ساحەی فڕەنسا هەرێری کاتژارەکەی کەجا سوکاتی بە ئیسلام کرا ئاڵای بەرزکردەوە قورئان دەستوورمانە کەتی لە لای چۆن بەخواهەنەمان کاتە لە لای لەگە قسەزانەکەی بە سپووری ئێوەکەی قورئان دەستووری کرد مەبەستم ئەوەیە پابەندی بەدین والله بفعلی وەڵامدانەوەی ئەو بابەتانە بە پابەند بوونمانە بە ئیسلام زیاتر ئەوە تەواوە ئەو کەسانە ببڕێت کە بێڕێزی لە ئیسلام دەکەن بۆ نمونە هیوادارم کۆمەڵی ئیسلامی پەیوەندی لەگەڵ ئێرانیشەوە ببڕێت نوێنەر بنێرێ بۆ کەسێکیان کە لە کاک محەممەد ئەوانی زۆر بە ڕێزی بە سەحابەکانمان دەکەن بە دایکانمان دەکەن کاک محەممەد بابەتی پەیوەندی کۆمەڵی دادگەری یەکگرت و پارتی یەکێتی شوعی نازانم چی پەیوەندیان لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا ئەو بابەتانە بابەتێکی سیاسیە و تۆ جیرانتە و مەرحەبایی دەکەی هەندێک شت هەیە کاک محەممەد لە من باشتر دەزانی کە بابەتێکی عەقیدەی و ئیسلام و ئەو بابەتەنێ بابەتێکی سیاسیە و تۆ ناکرێت لەگەڵ دراوسێکت کە دەیان خاڵی مشتەرەکت ناکرێت پەیوەندێکی ئاساییدە بێ باوەشیان پێداکەی باوەشیان لە ملکەدایکت دەڵێ دایکە عایشە ڕوحمان بە قوربانی بێ هەر بە بەرزی دەمێنتەوە هەر بەرزە بەناو و بە ناتۆرە و بە هیچ کەسێک سوگ نابێ ئەو ئیسلامە خوا ڕێزی لێ ناوە نەحن نەزەلنە ذیکرەوە ئینا لەهو لەحافظون ئەو قورئانە خوا دەیپارێزێ إن شاء الله دەستەکانت خۆش وعليكم السلام کاک عەلی لە سلێمانی سڵاوی خوا لێ بێم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله فرمي جانەکەم جارێت تۆ بەڕێز ئەومان شێتە نووسیوە بۆچی ڕەوشۆن ناگیرێتە بەر کە ناگیرێتە بەر جوێمە بەڵێ هاجیان کە گوێ ڕێوشێن ناگیرێتە بەر ئەوانە خۆیان هانیانەکەن لەخوا بەجارێ ماشەڵڵا دەمێتێن کەناڵی فەزایی دانیشتوونە بەرنامەیەکەکەم احترامن بۆ جۆگر و بینەرانەتان بێحورمەتێکی بێحورمەت کراو توخوا گوناح نیەتەوە کاتە لەگەڵەوە نابە سەرەبەی
ئاوی دەریا بەدەمی حەقی دەبێت من 1400 ساڵە کوردێتم لەوانەیە سواپیتی ئەلفوبێ عەرەبی نەزانم هەڵم ڕۆحم بە قوربانی خۆڵی سەر قەبرەکە شیرێ والله کاک علی دلیلی بوونی ئیسلام لە کوردستان و خۆشەویستی ئیسلام لە لای خەڵکی کوردستان ئەوەیە کە بەر لە 1400 و قسوور ساڵ ئەو ئیسلامە هاتووە ئێستاش ئەگەر بین پۆڵێنێک بکەین لە هەرێمی کوردستان یاخود بە ئەحساییەک بکەین ناوی محەممەد یەکەم ناو دەردەچێت لە هەرێمی کوردستانیش و لە عالەمیش یەکەم ناو دەرچووە ئەوەی کە تۆ باس ئەو محەممەد ناواکەی ئەو بێحورمەتی بێحورمەت کراوە کە شنگاڵ ئاش بەتاڵی پێکرا و فرۆشرا گوێ لێمە عفو گوێ لێمە ژیانەکەم ئەو بێحورمەت کراوە کە شنگاڵ ئاش بەتاڵی پێکرا و فرۆشرا بە بۆی دێ ئەمثالەکانی وەک ئەوەوە چۆ کێسا و کەمیتە و کاسۆلیتەکان من دەرگایان بۆ کردنەوە ئەو هەموو شنگلانە ئاش کە ڕایان کرد و شنگالیان بەجێهێشت پشتیان لەێنا و چەند دەسەڵات و لەو پۆست و مەرانێکا شنگالیان فرۆشت زۆر لێمە کاکە دەست دەنگت زۆر تێکەڵ بوو نازانم گیان ئەفو ئەی ئێستا باش من مەبەستمەوەی ئەڵم ئەو کاتی شنگال فرۆشرا درا بەدەستەوە ئەو ئەمسالەکانی وەک ئەوە لێ چۆ بوون هەر ئەو محەممەد ناوانی کە ئەو هەزارانی وەک ئەو نایشە وڵایشتی وە بڵێ بڵێ قوربان ناوی محەممەد ناویش بێ محەممەد ناوەکان و مزگەوتەکان نەبوون دەرگان بۆ یەزیدیەکان کردەوە کاسۆلیک و مەسیحی و پرۆستات و جوولەکە و یەهودەکان بستون دەرگایان بۆ کردنەوە بۆ مسلمانانی کوردستان دەرگایان بۆ کردنەوە هاوکاریان بۆ بردن و دڵنەوەییان کردن و لەکوێ ئەشیان وڵای باوکم بەس بە یەزیدین بینیوە لە ڕق و کۆڵان و مسەرا و شەرمە ئەو بەڕێعەت بە یەزیدی گیراوە بەڵام ئەمانە کۆمەڵێ بەکرێ گیراوی کەسەلێسی خۆ فرۆش ئەم ئەگەر بچن بڵێ تۆ خۆت فرۆشت تۆ خۆ فرۆشت تۆ پێشتر لەکوێ بووی لەژێر چه حیزبێکی علمانی هەبووی ئێستا کەوتوی لە ژێرباڵی چه حیزبێکی علمانی دێتەوە ئێستا ئەم کەش و شەمان بۆ کلیف ئەگەر ئازا بوویدایە هەزاران یەزیدی کوژرا بۆ تۆ نەکوژرای حیز نییە کۆمەڵە یەزیدی بێتاوانی بە سزمان بکوژێ ئەوەی لێبەجێ بمێنێ دەستەکان خۆش کاک عەلیجان زۆر سپاس دەکەم دەسمەڕانیە کاک عەزیز سڵاوی خوارد لێ بێم کاتت باش بە قوربان وعليكم السلام ورحمة الله دەستەکانت خۆش فەرموو بقربان سلام والله هذا من الأخر برنامج مساقف فرم بقربان والله أنا بدأ من دي أنا بدأ بالكتكرين راستي والله أما لهريما داواکاری گشتیمان هەیە قانونمان بەحساب هەیە و حکومەتمان هەیە ئەو حکومەتە لەکوێیە والله إذا ما مصابلم والله داواکاری گشت بس بفكر هزاره بوانا يعني تكاتب پیغمبر صلى الله عليه وسلم ئێمە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوە نین کەس هەر کەسە لە ڕاستە خۆی تەسەڕفێکی خوانەکە ئەنی فەردی بکاتن بکە ئێمە داوا دەکەین ئێمە کە داواکاری گشتیمان هەیە لە هەرێمی کوردستان یەکێتی زانایانمان هەیە ئەوقافمان هەیە حکومەتمان هەیە خەڵکی بە شەرەفی کوردستان ئەوانەی کەشتێکیان لەبەردەستە بۆچی قبول دەکەن کەسانێک بەو شێوەیە بێئەدەبی بکەن زۆرن ئەمسالی ئەوەی زۆرن ڕۆژێک یەکێک دەڵێ بە منهەجی نازانم بگۆڕن یەکێک دەڵێ کاکە ئەوە ئەنی بەڕاستی ئەوانەی کە هیچ لەبار نەبوونە ئەوانەی کە دەیانەوێ بێنەوە ناو ساحە و پارە وەرگرن بەداخەوە بە جوندان بە ئیسلام خۆیان بەرز دەکەنەوە کە بەرزش نابنەوە تاجنور والله يبلغ في قالوا بس بفكر هزاره وخذ ديني تون مداخله انا بوارا مكاسكاتي بديني نفس كده انا بس بفكر هزاره كي بلن مداخله دستكان خوش كاك عزيز سپاس بێگومان دەبێت دادگایی بکرێن دەبێت داواکاری گشتی بێتە سەرخەت بەڵێ دەستەکانت خۆش کاک هەنگاو لە چۆمان بەڵێ کاک هەنگاو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله لاورزم بۆ جەنابی هەموو کارمەندانی بینەران سپاس بەقوربان فەرموو دەبارەت بەسەوەرەکەی قسە بکەین بەڵێ فەرموو بەڵێ ئایا بۆ کاتی بە ئیسلامەکرێت دۆزیەکانن ئەو لەو ڕۆژانە کە کەسێکە بەشێکە ناکرێ بڵێن هەموو چکە لە هەموو چینێک خەڵکێکی باشی تێدایە ئەوانەی کە غێری ئیسلامن هەمویان وانین بەڵێ تێدا هەیە ڕاستەکەی لە هەموو قەومەکان باس پراتی تێدا هەیە بەڵێ بەڵام
بەڵام ئەو برادەرێکە ئەو قسەی ئەکات ئایا لەسەر دینەچیە پێغەمبەرە چییە والله ئەو بۆ خۆی هەرچیە ئارەزووی خۆیتی بەڵام ناکرێت بێ ڕێزی بەرامبەر بە مسلمانان و بە ئیسلام بکە ئەوان بەسەرزی ڕێبازەچی پێغەمبەرەک نییە کە ئەو قسەی دەکات یعنی کەواتە ئینسانیش کە لەسەر ڕێبازی هیچ پێغەمبەرێکی نەبێت کەواتە خراپەکار بەسەر زەوی ڕوەدات بەڵام ئێمە دینی ئیسلام پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کە هاتووە خوای گەورە بۆ ئێمە ناردووە هەموو کردەوە جوانەکان هەموو وشە جوانەکان هەموو بەها جوانەکان دەم دنیایی شانی ئێمە پێدا ئەژین بەهای جوانی بۆ ئێمە داناوە ئێمە ڕێز بگرین لە هەموو نەتەوەکە ڕێز بگرین لە هەموو ئاینەکان بەڵام ئەمن زیاتومانە ئێزیەکان کە لە ساڵی 2011 کتێکیان کە ناوی دوحا بوو بەنیاز وها سەرگیری لە دۆخڕەکی مسلمان ئیسلام بکات دەستی بە هەمووان لەناویان بر بە بلۆک و بە دار و بە پێ لەناویان بر شەهیدیان کرد یعنی دەمشای ئەو کافرستانیە یعنی قەومێک بە هەر حاڵ کاک هەنگاو دەستەکانت خۆش بێ سوپاست دەکەم بە قوربان کاک پێما وەرراتی زۆر پەیوەندیەکان زۆرن داوای لێبوردن دەکەم گەلێک جار پێما باش داوای لێبوردن دەکەین کە خەڵکێک زۆر ناتوانێت پەیوەندیەکان وەگری کاک عومەر دوا پەیوەندی سڵاوی خوارد لێ بێم کاتت بە لە هەولێر کاک عومەر ئەگە دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی مەمنون کاک عومەر بەڵێ کاک عومەر عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکاتوه باشی بە قوربان سوپاست دەکەم بە ڕێزی خۆشفات بۆ بنێری بۆچی ڕێوشێر ناگرێتە بەر بەرامبەر بەو کەسانی کە سوکاتی بە پیرۆزەکانی ئیسلام دەکەن ئەوانە چۆن کە سوکاتی دەکەن ئەوانە کە سوکاتی ئەەکەن خۆ مسلمان نین یعنی بەناو ئەگەر مسلمان بن ئەوە ئەوەکە غێرە مسلمانێکی قسە بە پێغەمبەر ئەوە صلی الله علیه وسلم بەڵام ئەوانی چۆن بەڵام ئەوانی کە قسەوەکە غێری مسلمان نەبوون بۆیە ئەوانەی شێر ڕێوشێن بگرێتە بەر شێر ڕێوشێن بگرێتە بەر خۆیان قسەکە هەبن لەبەر ئەوەی کە محکەمەشان ئەکات چێیە معنای هەر خۆیان بۆیە قەت محکەمە ناکرێت و چاوەڕێی ئەوە نەکەین ڕۆژێک دەڕۆژان بۆیە زۆر خۆما بەزبوون نەکەین بەوە باشە ئەوەندەیە چەند کەسێک بە پرەنسکانە ئەمەکر و شتاکان لێەکەن و ڕای دەکێشن هەر نەبوو ئەو ملەتە هۆشار بکرێتەوە لەوەی بەڕاستیەوە خەڵک ئەگەر چۆن مسلمانی ئەهاتە بەشاکە ئەوەی کە حکومڕانی جەنابەت ئەکەن چی بەجیبەکەت ئەڵێن و کەچی بەجوابش نایەن دەیانی لە کۆنگرە و لە ئەڵبژاردەکانیشان ئاەتی خۆی پەروەردگار بەرز ئەکەنەوە بەڵام بۆ ئەوەی تۆی پێ هەڵخەڵەتێن و وعلیکم السلام دەستەکانت خۆش بێ سپاس بۆ وانی کە پەیوەندیان کرد سپاس بۆ برایانی بەڕێزم سپاس بۆ بینەریتان و من یەکشت دەڵێم لە کۆتایی کە دەڵێم باشترین وەڵام بۆ ئەوانەی کە بەڕێزی بە ئیسلام دەکەن پابەندبوونی ئێمەیە بە پرەنسیپەکانی ئیسلام و هەروەها باش بزانن ئیسلام هەیە وجودی هەیە پاشی 1400 ئەوەندە ساڵە ئێستاکە یەکەکە لە دینە هەرە کاریگەریەکانی لە دنیادا و هەروەها ناوی محەممەدی صلی الله علیه وسلم ڕۆژ بە ڕۆژ هەر بەدەدرەوشێتەوە و هەروەها ئیسلام هەر لە گەشانەوەیە و هەر لە پێشکەوتندایە حتمەنیش ئەوان بەوە دڵیان تەنگ دەبێ بۆیە ناتوانن و قسە دەکەن خواتان لەگەڵ